پاشەوەی خانمێکی 65 ساڵان سەردانی نۆرنگەکەمانی کرد. ئەم خانمە زانیمان کە کیسێکی ئەجگار گەورەی هەیە لە سپی هێلکەداری. ئەو کیسە بە جۆرێکە قەبارەکەی نێزیکەی 25 سانتیم زیاترە. پاش پشکنین بۆمان دەرکەوت کە ئەم خانمە پێویستی بە نەشتەرگەری هەیە، بەڵام لە هەمان کاتدا ئەستوربوونێکی ناودواری منداڵدانی هەبوو. پاشەوەی کە ئێمە ناوزۆری منداڵدانمان بۆ بە ئەنجام گەیان و هەروەها پارچەمان وەرگرت لە ناو منداڵدان بۆمان دەرکەوت کە خانەکانی منداڵدانیشی گۆڕاوە. مەبەستمان چێ لە گۆڕین واتە ئەو خانانە گۆڕانکاری وای بەسەردا هاتووە کە لەوانەیە لە ماوەی 6 مانگیان ساڵێک ئەم خانانە بگۆڕێت بۆ شێرپەنجەی. بۆیە ئێمە ناچار بووین لە هەمان کاتدا هەم ئەو کیسە گەورەی بۆ دەربهێنین بە نەشتەرگەری، هەروەها منداڵدانەکەشی دەربێنین بۆ ئەوەی کە دوور بێت لە شێرپەنجە لە داهاتوودا. سپاس بخوا کە توانیمان بەسەرکەوتووی جگەلەوەی کە خانمەکە کێشەی نەخۆشی دڵی هەبوو، نەخۆشی شەکرە، هەروەها بەرزی فشاری خوێنی هەبوو، توانیمان بەسەرکەوتووی نەشتەرگەرێکی گەورەی بۆ بە ئەنجام بگەێنین و دەرهێنانی ئەو کیسە گەورەیە، هەروەها دەرهێنانی منداڵدان و هێلکەدان هەمووی و ملی منداڵدان بەسەرکەوتووی و چارەخوازەکەم شمان تەندروستێکی ئەجگار باشی هەیە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.